بەڵێ ئەزیزان بەردەوام دەبین هەنار لە تەوەری دومی پرۆگرام باسدەم بار و دۆخە ئاڵۆزەی نێوان ئۆکراین و رووسیا دەکەین و کاریگەریەکانی بەتایبەتر لەسەر ئابووری جیهان وەروەها ئابووری رووسیا بۆ کاریەوەی کە وڵاتانی یەکێتی ئەوروپا وەروەها ئەمریکاش سزای دارایی یاخود ئابووری بەسەر رووسیادا سەپاندووە تایبەت بەم بابەتە میوانداری زۆر بەڕێز نەبەرد کەریم پسپۆڕی دارایی و ژمێریاری لە ستودیۆ بەیانی کورسات نیز لەگەڵمان ئامادەیە دکتۆرگیان بەخێراتی زۆر سپاس بارودۆخەکان لە ڕووی با بڵێن سیاسی و هەم ئابووریشەوە کاریگەری لەسەر جیهان بەجێ دەیڵێت وەروەها ئەو سزایانەی کە دەسەپێنرێت بەسەر رووسیادا لەلایەن یەکێتی ئەوروپا و ئەمریکا چ کاریگەریەک لەسەر ئابووری رووسیا بە دیاریکراوی بەجێ دەهێڵێت؟ باس لە بوعدە دارایەکەی بکەین و کاریگەری داریانەی کە لەسەر رووسیا و ئەوروپا و ئەمریکا و تەواوی ئەو وڵاتانی کە پشت بە بەرهەمی رووسیا و ئۆکراینە بەستن و ئەبێ بیرمان بێ کە رووسیا زیاتر لە 130 پێداویستی سوتەمەنی بە تایبەتی لە قتاعی غازە دابینەکە بۆ ئەوروپا و ئۆکراینیش بەشێکی زۆری ئەو بەرهەمانی کە لە ناوخوا بەرهەمێنێ بە تایبەتی بەرهەمی دانەوێڵ و کۆمەڵێک موادی تریش کە ڕاستەوخۆ هەناردەی وڵاتانێکە ئەمە دیسانەوە ئەگەرێکی هەیە کە کاریگەریەکی اقتصادی بۆ نمونە جیهانی دروست بکە ئەمما گربێت و لەسەر کاریگەری اقتصادی لەسەر خودی بۆ نمونە رووسیا و ئۆکراین بە تایبەتی بڵێ بە دڵنیاییەوە کاتێک جەنگ لە هەڵوڵاتێکا دروستە بێ کۆمەڵێک زیان و پاشخانی خراپی لە دروستە بێتەوە یەکێک لەو زیان و پاشخانە خراپانە شەوەتانێک کە ڕوانگە داراییان ڕوانگە ئابوووریەکەیەتی لە ئێستادا بۆ نمونە بینین لە بۆرسەی جیهانا ڕۆژ بە ڕۆژ بۆرسەی بۆ نمونە ئابووری رووسیا بەردەوام لە دابەزینێکی زۆر زۆر خراپایە ئەمما بۆ نمونە ئەگەر بێت و بە ڕێژەیەکی زیاتر بۆ نمونەیە یەکێتی ئەوروپا و وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا سزای دارایی رووسیابن ئەو دەماکەری هەیە کە زیانە ئابوووریەکانی نەک تەنها بۆ رووسیا یان بۆ ئۆکراین بگرێتەوە پەلاوێژێ بۆ وڵاتانەشی کە پشت بە بەرهەمی ئۆکراین یان پشت بە کۆمپانیەکانی رووسیا ئابەستن یەکێک لە وڵاتانە کە بەداخەوە کە ڕەنگە عێراق و هەرێمی کوردستان بە تایبەتی لە هەر پنتێکی ئەم جیهانە گەر فیشەکێک بتەقەیە ئۆتۆماتیکیان ڕاستەخۆ کاریگەری دارایی و کاریگەری نەرێنی لەسەر هەرێمی کوردستان و عێراقش دروستەکە و یەکێک لەو خاڵە خراپانەشەوەتانێک کە حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵێک کۆنتراکتی کردووە لەگەڵ کۆمپانیا نەوتەکانی رووسیا کە ئەگەر بێت و بوون ئەمریکا و یان ئەوروپا سزای ئەو کۆمپانیایە بن بەڕاستی و ئەو دەمە دیسانەوە هەرێمی کوردستان شەبێ خۆی بۆ قەیرانێکی نەخوازرا ئامادە بکە. بەڵێ مامۆستا دیارە سزادارایەکان بە تایبەتر بەسەر رووسیا لەلایەنێکێتی ئەوروپا واروەها نەتەوەیە گرتوەکان لە دوا هێرشەکەوە چرتر بۆتەوانێ بەپێی خوێندنەوەکانی با بڵێن ئابووری ناسان وەرواشیکەرەوانی ئابووری و بە تایبەتر لەم بارودۆخە باس لەوە دەکرێت بە بەراورد بە ڕۆژی پێش جەنگ بۆرسەی جیهانی هەروە بەرزبوونەوەی نرخی نەوت کاریگەریەکەی کەمتر بۆتەوانێت بە بەراورد بە ڕۆژێک پێشەوەی جەنگ هێرشەکە بکرێتە سەر ئۆکراین هۆکاری ئەمە بۆچی دەگەڕێنیتەوە؟ خۆی بە تەئکیدی هۆکاری بەرزبوونەوەی نرخی نەوت لە بۆرسەی جیهانیە بەشێکی زۆری پەیوەندی بەم جەنگەوە هەیە چونکە رووسیا ڕێژەیەکی وەکو ئاماژەمان پێکرد لە 130 زیاتری بۆ نمونە بەرهەمی وڵاتانی ئەوروپا دابینەکە کەوا بوو بۆ نمونە کاتێک کە جەنگ دروستە بێت و ئەو ببینیمان ئەڵمانیا یەکەم کاردانەوەی بوو کە بۆ ڕێی غازی بۆ نمونە رووسیا بۆ ئەوروپا بوونە بوەستێنێ کەوا بوو کاتێک کە بەرهەمی رووسیا کەم ئەکات و بەرهەمی رووسیا ئەوەستێنڕێ ئۆتۆماتیکیان کاریگەری لەسەر بەرهەمە سروشتەکانی وەکو غاز و نەوت و باقی مشتەقاتەکانی تریە بێتەوە بەدیوێکی تریشیانە جگەلەوەی کە نرخەکە بەرز بۆتەوە هەر هۆکاریەوەی ئەم بێدەنگ بوونەی ئەوروپا و ئەمریکا بەرامبەر بە رووسیا بەشێکی زۆری پەیوەندی بەو سیستەمی غازەوە هەیە کە رووسیا زیاتر لە 130 غازی ئەوروپا دابینەکات و ببینە گەر ئێستا رووسیا قەتعی و هەناردەیە بکە ئەوروپا تووشی کێشەی گەورەیەکە ئیزەن کەوا بوو حربەکە حربێکی اقتصادیە لە نێوانەکێتی ئەوروپا و وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بەرامبەر بە رووسیا بەڵام ئەم حربە اقتصادیەوانەیانەوێت بە جۆرێک بێکە کاریگەری لەسەر یەکێتی ئەوروپا و وڵاتە ئەوروپیەکانیش نەکا کە کاتێکە بەرهەمی بۆ نمونە غازیان هەناردەکەن بەڵام ئەگەر بێت و بۆ نمونە ئێمە وەکو ئاماژەمان پێکرد بە جۆرە لە جۆرەکان ڕەنگە بۆ ئەوروپا بۆ یەکێتی ئەوروپایان بۆ وڵاتانە کاریگەری کەمتری هەبێ وەک لەوەی کە بگاتە سەرەوەی کە لە عێراق و لە هەرێمی کوردستانەی کاریگەریەکی خراپ دروستەکات چون کاریگەریەکانی بە تەئکیدی لە عێراق و هەرێمی کوردستانە خراپتر دروستە بێ. باش پێت وایە تا چەند ئەم تاکەی ئەڕوات ئەم سزایانی کە بەسەریە
سەپێنراوە تا چەند کاریگەریەکانی بەردەوامە بن؟ بەدڵنیاییەوە خۆ بۆ نمونە منوەکو ئاماژەم پێکرد لە ڕوانگە دەرەیەکەوە گەر سیر بکەین چونکە بەڕاستی پێشببینی ناکرێ ئایا بۆ نەسبەی رووسیا و ئۆکراین ڕێککەون یان ڕێک ناکەون ناتوانێت پێشببینیەوە بکەیت تا چەند درێژە بیان چاتەن درێژ نابێتەوە ئەم جەنگە یان ئەم سزا ئابوووریانە وەکو باسم کرد سزادانی رووسیا لە ڕوانگەی ئابوووریەوە کێشەیەکی گەورە بۆ یەکێتی ئەوروپا دروستەکەەوە یەکێتی ئەوروپا نایەڕاتەنەوەم کێشێوارەوەی کە دوێنێ وەزیری بەرگری بەریتانیا باستەوە کاکاوان ئامادەن هێرش بکەنە سەر رووسیا مەبەستەکەیان زیاترەوە یەکەوان ناتوان پشت لە غازی رووسیا بکەن و وڵاتەکەی خۆیان پەک بخەنە ڕوانگەی سیستەمی بۆ نمونە غازی و سیستەمی بۆ نمونە سروشتی وڵاتانەوە. باشە مامۆستا ئەگەر بارودۆخەکە بەم شێوەیە بەردەوام بێت دیارە دوێنێ پۆتین لە ڕووی ئابوووریەوە زیاتر سەپاندنی سزاکان بەسەر رووسیادا باسی لەوە کرد ئێمە لە ڕووی ئابوووریەوە لە ناوخۆی وڵاتدا جارێکی تر بێداچوونەوە بە سیستەمەکانمان دەکەین لە بڕووی ئەو سزادانانە هێندە زیانی ئابووری بە وڵاتەکە نەگەێنێت ئەمە چ کاریگەریەکە بێت چۆن بتوان پێداچوونەوە بکەن یاخود پێداچوونەوەکە تا چەندە لە زیانە ئابوووریەکان کەم دەکاتەوە؟ بەتەکیدی بۆ نمونە کاتێک کە تۆ هەر وڵاتێک بەرسزایی نەتەوەیە گرتوەکان و یەکێتی ئەوروپا ئەکەوێەوە بەدڵنیایەوە تووشی داڕمانێکی ئابووری خراپ بێ هەرەوەیکە ئێستێمە بۆ نمونە لە ئێران بینیومان لە چەند ساڵی ڕابردووە ئێران لە ژێربارێکی خراپی دارایی و ئابووریایەوە بەتایبەتی وە رووسیاش کە بەشێکی زۆری زەبەلاحی بودجەکەی بۆ سێکتەری بۆ سەربازی تەرخانەکە ئەو دەما گەربێت و بەرسزەکانێکێتی ئەوروپا و ئەمریکا بکەوێ دیسانەوە ئەگەرێکی خراپی هەیە کە رووسیا تووشی داڕمانێکی اقتصادی تووشی داڕمانێکی ئابووریەکە وام پێداچوونەوەش بڕوام وایە بم ماوە کەمان ناکرێ پێی و رووسیا پێویستی بۆ یە کاتێکی زۆرتریەوێ بۆی کە پێداچوونەوە بە سیستەمی اقتصادی خۆیان بکات و وابکە بۆ نمونە زیاتر پشت بە بەرهەمی ناوخۆ بەستی چونکە بۆ نمونە ئەوەی کە ئێستا گەر وەکو مقارنە بهێنینەوەی کە لە ئێرانی تاوەکوی ئێستا یەشتوتەوە ئەو ئینتاجە مەحەلیەیە ئەو بەرهەمە ناوخۆییەکەەوە ئاکا بۆ نمونە ئێران سەرباری ئەو هەموو سزایی کە سەپێنراوە لە بەسەریا لەلایەن نەتەوەی گرتوەکانی وڵایەتە گرتوەکانی ئەمریکاەوە سەرجەم بۆ نمونە ئەو وڵاتانەشی کە تەنانەت کۆنتراکتی بازرگانی و کۆمپانیەکانیشیان هەیە بابەتە ترسناکە لێرەوەیە ئایا بەیانی بۆ نمونە گەر یەکێتی ئەوروپا و ئەمریکا بڕیاریە کۆنتراکت و عقدی هەموو کۆمپانیا رووسیانە بوەستێنێ ئەو دەمە کاریگەریەکەی نەک بۆ سەر رووسیا کە لە ڕووی داهاتەوە تووشی داڕۆمانێکە کاریگەرێکی بۆ سەر وڵاتانی تریش دروستەکە و بۆ نمونە ئێمە توانین بیبەستینەوە بە هەرێمی کوردستانەوە خۆ بۆ نمونە گەر هاتو بۆ ئەم سزای ئەو کۆمپانیایانەی رووسیا چوونە بواری جێبەجێکردنەوە هەرێمی کوردستان و عێراق ڕوبڕووی مەترسیەکە بێتەوە. باشە پێ دوایە ئەم سزا قورسانە تا چەند رووسیا ئەگەر هاتو هەموو ئەم سزا قورسانی کە دەیانەوێت بەسەریا بسەپێنن تا چەند نەتوانێت ڕوبەڕووی ئەم سزایانە ببێتەوە و لەسەر پێی خۆی بمێنێتەوە؟ من بەدڵنیاییەوە ئەڵێم ینی بۆ نمونە رووسیا وڵاتێکی بەهێزە ینی لە هەموو ڕوانگەکان و وڵاتێکی بەهێزە پێ دوایە بەردەوام ئەتوانێت بۆ شوێ بمێنێتەوە؟ بەدڵنیایەوە بەڵێ توانێت بۆ چونکە تەحالفێکی باشی هەیە تۆ ئەبینی وەکو ئاماژەم پێکرد رووسیا چەکێکی هەیە کە پێوتێ چەکی سروشتی و غاز کە بەڕاستی بۆ نمونە ئەمە زۆربەی وڵاتەکانی وابەستە کردو بەخۆیەوە جگە لەوە کە وڵاتی چینکێکی وڵاتە بەهێزەکانەوە تەحالفێتیەوە چەندی وڵاتی تریش تەحالفی رووسیان بۆ یەککەوتنی رووسیا لە ڕوانگەی اقتصادیەوە بە جۆرە لە جۆرەکان ڕەنگە تووشی داڕمانی اقتصادی بێتە لە ناوخۆی خۆیەوە تووشی کێشی اقتصادی بێ بەڵام کەوتنی رووسیا لە ڕووی اقتصادەوە کۆنتڕۆلکردنی رووسیا لە ڕووی اقتصادەوە خاڵێکی مەحاڵە و دەمە بۆ نمونە بینیت ئەوروپا و ئەمریکاش هێدی لە ماوەکانی ڕابردووە ویسیان بۆ ئەڵتەرناتیڤیان بەدیلی غازی سروشتی بۆ نمونە رووسیا بەدەست بێنەوەی شەوتانێکە و کۆنتراکتانێکە لە قەتەر و لە ئیمارات و بۆ نمونە لەگەڵ هەرێمی کوردستانەکە ویسیان وڵاتە باوی جێبەجێکردنەوە هەرەوەی کە بۆ نمونە سزادانی هەرێمی کوردستان لەلایەن دادگای فیدراڵیەوە بۆ نمونە ئەمە کارتێکی چاوەڕوانکراو بوو. من بەڕاستیە میز بۆ نمونە ئیشار لەسەر خاڵێک بکەم کە خۆ بۆ نمونە ئەگەر بێت و رووسیا بۆ نمونە سەرجەم کۆمپانیەکانی بڕاتە بلاک لیستەوە لیستی ڕەشەوە ئەو دەمە هەرێمی کوردستان کە کۆنتراکتی هەیە لەگەڵ ڕۆزنەفتی رووسیا بۆ هەناردەکردی نەوت و دەرهێنانی نەوتی کە زیاتر لە 150 نەوتی هەرێمی کوردستان ئەو مارکێتین و بازارکردن و دەرهێنانی بۆوەکە ئەو دەمە هەرێمی کوردستان ئەبێت چاوەڕوانی قیرانێکی دارایی قورس بکە خۆ بۆ نمونە ئێستا گەر بێت و پێداچوونەوە یەک بە بڕیارەکەی دادگای فیدراڵی حکوومەتی عێراق بکەین کە احتیمالی هەیە بۆ هەندێک تێگەیشتن و خاڵ هەبێکە لەسەری و دادگایە بەڵام بەتەنیشتی ئەوە کۆمەڵێک لایەنی ئیجابیات و کۆمەڵێک لایەنی بەسوودی هەیە هەر بۆ خۆی لە خۆیدا فرۆشتنی سامانی سروشتی حکوومەتی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان لە ڕێگەی حکوومەتی عێراق و سۆمەوە کۆمپانیای سۆمەوە ئەو دەمە داهاتێکی باشتر بۆ خەزینەی
حکومەتی یاریمی کوردستان ئەگەڕێنێتەوە. من هەمیشە وتومە لە بابەتێکە باسمەوە کردووە بێ حکومەتی یاریمی کوردستان بە جۆرە لە جۆرەکان سپاس و پێزانینی خۆیان ئاڕاستی دادگای فیدراڵی بکەن بۆ چونکەوە ئاکا بۆ نمونە حکومەتی یاریمی کوردستان لەو کۆت و بەندەی کە لە ڕێگەی کۆمپانیا نەوتیەکانەوە بۆ هەرێمی کوردستان دروستکرا و لە 60 داهاتی نەوتی هەرێمی کوردستان بۆ کۆمپانیا ڕۆ ئەو کاتە لە ڕێگەی حکومەتی عێراق بفرۆشرێت ئەو دەمە داهاتێکی زەبەلاح بۆ هەرێمی کوردستان ئەگەڕێتەوە کە گەڕایەوە کۆمپانیای بۆ من ڕۆسنەفت بیا هەر کۆمپانیاکی تر بێ ڕۆبەڕووی هەر سزایەک ببنەوە و کاتە هەرێمی کوردستان هیچ ئیشکالاتێکی اقتصادی بۆ دروست نایە بەڵام سەر بەخۆ فرۆشتنی و لە ڕێگەی ئەم کۆمپانیا ئەو کۆمپانیەوە سبەی هەر جەنگێک هەر کێشەیەک دروست بێتەوە ئەم کۆمپانیا بکەنەوە بلاک لیستەوە ئەو دەمە حکومەتی هەرێمی کوردستانیش لە ڕووی دارایی و ئابووری توش داڕمانێکی ترەوێتەوە. مەبەستت ئەوە یعنی حکوومەتی هەرێمیش ئەچێتە ژێر فەرمانی ئەو سزایانی کە بەسەر رووسیا سەپێنراوە لایەن ئەمریکا و وڵاتانی ئەوروپیەوە ئەبێت ئەویش ئەو ڕێکارانە جێبەجێ بکات یعنی بە کوردەکەی ناچارە کرێت کە ئەویژە و ڕێگایانە پەیڕۆ بکات. ببینە یەکەم سزادانی وڵاتی ئێران لەلایەن ئەمریکاوە سزادانی داراییەکان بوو. بەڵێ. هەنگاوی دووەم سزادانی ئەو کۆمپانیایانە بوو لە هەر وڵاتێکە کە پەیوەندی بازرگانیان لە گەڵ ئێرانە هەیە. هەنگاوی دووەمی ئەمریکا و ئەوروپا ئەوەیە کە سەرجەم ئەو کۆمپانیای ڕوسیانە ڕوبەڕووی سزای داراییەکەن و پێویست ناکە هیچ کۆنتراکتێکیان هەبێ. ئەبینی بۆ نمونە ئەو دەمەی ڕێککە حکومەتی هەرێمی کوردستان خەریکی کۆنتراکتی ڕۆسنەفت بوو لەگەڵ رووسیا بەتەنیشتی ئەوە ئێمە لە بینیمان کە بستا پەنجای خاکی هەرێمی کوردستانمان لە دەستیەوە بەڵام حکومەتی ئەمریکا هیچ ئامادە هیچ بۆ نمونە ناڕەزایەتی دەڕبڕینێکی نەبوو. ئیزەن کەوا بوو ئەبێ حکومەتی هەرێمی کوردستان چاوەڕانی ئەوە بێت کە بۆ نمونە کۆمپانیا ڕوسیەکان ڕوبەڕووی سزا بنەوە و کۆمپانیا ڕوسیەکان ناتوانن بۆ کۆنتراکت بکەن ئەمە ئەگەرێکی چاوەڕان کراوە خۆ بۆ نمونە گەر ئەمە گەرەیە ڕوویە حکومەتی هەرێمی کوردستان چیەکە چونکە حکومەتی هەرێمی کوردستان لە 150 زیاتری بۆ دابینکردنی داهاتی ناوخۆی خۆی پشتی بە سێکتەری نەوت بەستووە کاتێککە کۆمپانیایەکی وەکو ڕۆسنەفتی ڕووسی ڕوبەڕووی سزا ئەکاتەوە ناتوانێت بەرهەمی کوردستان هەناردە بکە ئەو دەمە حکومەتی هەرێمی کوردستان ڕوبەڕووی کێشەیەکی دارایی بێتەوە من بۆیە ئەڵێم کە حکومەتی هەرێمی کوردستان بە دیوێک لە دیوەکانە ئەبێ سوپاسی دادگای فیدرالیش بکات چونکە ئەو دەمە نەوت و سامانی سروشتی حکومەتی هەرێمی کوردستان لە دەستی کۆمپانیەکان وەرەگرێتەوە حکومەتی عێراقی و حکومەتی هەرێمی کوردستان بە لێک تێگەیشتن ئەتوان ئەو کۆنتراکتانەوە بۆ نمونە ئەو بەرهەمان ئاردە بکەن. باشە مامۆستا دیارە دوای ئەم بڕیاری پوتین وەروا سزادانی لەلایەن یەکێتی ئەوروپا و رووسیا هەنگاوی ناوە کە جێگرەوەی هەبێت بۆ هەناردەکردنی بە تایبەتی بابەتی وزەیەکێک لەو جێگرەوانە چینە کە دەیەوێت با بڵێن وزە و هەندێک بابەتی دیکە لە بازاڕەکانی چین ساخ بکاتەوە ئەمە وا دەکات کە ئەو کاریگەریە ئابوووریانە سزاکەی کەمتر بکاتەوە؟ من وەکو ئاماژەم پێکرد یەکەم رووسیا خۆی تحالفێکی تەواوی هەیە و رووسیاکی کە وڵاتە بەهێزەکانی دنیا و لە هەمووی گرنگترەوەتانێکە رووسیا بەشێکی زۆر وڵاتانی ئەوروپایی کۆتوبند کردو بەخۆیەوە بە ڕێگەی ئەو غازە سروشتی کە هەیەی خۆ بۆ نمونە ئێستا ئەگەر معادلەکەەوە بۆیە غازی سروشتی رووسیا بۆ ئەوروپا نەدرابایە ئەمڕۆ و دوێنێ و پێرێش بۆ نمونەی کێتی ئەوروپا زای قورسیان بەسەر رووسیا ئەسەپان کە ئەمە گەرەی چاوەڕوان کراوە بۆیە ئەکرێ بڵێن جێگرەوەکان بۆ هەناردەکردنی نەوتێکێک لاو بژاردەکانی چینە جێگرەوەی تری چی ئەبێت؟ من ئەگەر بۆ نمونە لە ڕێگەی دابینکردنی بەرهەمی ناوخۆی بۆ نمونە بۆ رووسیا بێت چین وڵاتێکی زەبەلاحی بەرهەمێنەرە خۆ بۆ نەگەر شتێکی ئابوووریانە هەیە گەر چین دەرگادا بخا بەسەر جیانە ئەو دەمە هەموو گیانە ڕووی بەرهەمەوە بۆنە تووشی شۆکە بن ئیزەن کەوا بوو خۆگەر بێت و چین سەرجەم پێداویستەکانی رووسیا پڕ بکاتەوە لەو پێداویستیانێک چی موادی خام بێیان چی موادی بەکاربەر بێکە خودی خۆی پێویستی پێێتی و دەمە رووسیا تووشی کێشەی کەوتۆ نابێ خۆ من ئاماژەم پێکرد خۆی اقتصادی رووسیا اقتصادێکی بەهێز نییە لە ڕوانگەی اقتصادەوە بۆ چونکە اقتصادی بە تایبەتی پۆتین لە زەمەنی دەست بەکاربوونێتەوەکو ئێستا بەشێکی زۆری داهاتەکەی بۆ سێکتەری سەربازی خەرج کردەوە ببینە رووسیا بە تایبەتی لە سەردەمی پۆتینە هەمیشە لە جەنگا بووە لەگەڵ کۆمەڵێک وڵاتە بینی لە جەنگی سووریا و کۆمەڵێک وڵاتانی تری دنیا و تەحالفکردن لەگەڵ ئێرانە هەمیشە ئەمەی رووسیای ڕوبەڕووی کێشەی اقتصادی کردوێتەوە بەڵام رووسیا خاڵی بەهێزیەوەتانێک کە توانیوێتی باقلێتێکی زۆر پێشکەوتوانە ئیدارەی سیستەمی سامانی سروشتی خۆی باکەوە بکە بۆ وڵاتانی پێوە کۆتوبندکە بابەتەکە لێرە ئەوەیە چەند سزاکان بەهێز بێ بۆ سەر رووسیا ئەوەندە کاریگەری خراپەکانی بۆ سەر وڵاتانە بەیەسرە بێکە ئەوان پشت بە بەرهەمی رووسیا بەستم خۆ بۆ نۆک و ئاماژەم پێکرد ئێستا تۆ ناتوانین بۆ منە وێنەکە لە عێراق و وێنە تای کوردەوە بینین وێنەکە لە تایکی تۆ بڕۆ لە وڵاتە ئەوروپیەکانەوە کاتێکە خاص قەتەع بکرێ ژیانە وڵاتانە ئەوەستێ چونکە
بەشێکی زۆری سیستەمێنی ئەو وڵاتە پەیوەندیدارە بە سیستەمی غازەوە ئیزن کەوابوو چەکی بەهێزی رووسیا ئەوەیە کە ئەتوانێت ژیان لە ناوچە لە چەندین وڵاتە بووەسیێن لە ڕێگەی ئەو سیستەمە غازی کە خۆی هەناردەیە کە هەر ئەوە بوو کەەوە کواماژەم پێ کرد دیسان ئەو خەریکی ئەلتەرناتیڤیەوەن کە بەدیلی بۆ نمونە رووسیا بۆ یەکێتی ئەوروپا بۆ ئەمریکا بدۆزنەوە بەڵام ئەمەش نابێتە هۆکارێکە بۆ نمونە ئەوان بە تەواوەتی دەستبەرداری ئەو سامانە سروشتە بینەبینی بۆ نمونە کاتێکە یانەوێت بەدیلیەوە بدۆزنەوە لێرەوە بۆ نمونونەکە هەرێمی کوردستان کە لە ژمارە 6 یەدەگی غازی هەموو جیهانە تووشی کێشەیەکی وایەکەن کە بۆ ناتوانێت بۆ نەغازەکەی هەناردە بکەوە بۆ نمونە بۆ قەتەر و بۆ دووبەی و بۆ کۆمەڵی وڵاتی ترکە ئەگەری هەیە تووشی چەندین کێشەی سیاسی و سەربازی ببنەوەرەوەی کە بۆ نمونە هێرشەکرێ بەس لە دووبەیە هێرشی سەربازی دروستە بێ لە کۆمەڵێک ناوچەی ترەمان هەمووی بۆ ڕێگریەوەن کە نابێ بۆ نمونە یەکێتی ئەوروپا پشت لە غازی سروشتی رووسیا بکات و ئەلتەرناتیڤی رووسیا بدۆزرێتەوە. باشە ئەمە لە کاتێکدا ئەگەر هەموو ڕێگاکان داخران لەلایەن ئەوروپا و ئەمریکا بۆ رووسیا جگەل لە چین رووسیا توانێت بەدیل چ وڵاتێک ترەبێ بە بەدیلی ئەوروپا بێگومانەویش کۆمەڵێک مەسلحە دەگەر بڵین لەگەڵ وڵاتانی ئەوروپا و ئەمریکا هەیە یەگەر لە ئەم دەرگیانە هەمووی داخران بەدیلی ئەم وڵاتانی ئەوروپا و ئەمریکا بۆ رووسیا کوێ ئەبن جگەل لە چین. طبعا یەکێتی ئەوروپا و ئەمریکاش هەمیشە و جەنگی کە هەیە بەرامبرێکێتی سۆڤێت و بەتایبەتی لە سەردەمی پۆتینا شتێکی بەردەوام و چاوەڕوان کراوە دەکرا بۆ نمونە ئەوان ئێمە ناتوانین من ناتوانم پێشبینیەوە بکەم کە دەکرا بۆ یەکێتی ئەوروپایان ئەمریکا چی بکردبایە بەڵام ئەو بابەتانی کە خوێندنەوەی بۆەکەینەوە بووکە بەتایبەتی لە پار ساڵەوە یەکێتی ئەوروپا و ئەمریکا تەنها ئامانجێکیانەوەتانێک کە ئەلتەرناتیڤی بۆ نمونە سامانی سروشتی بدۆستەوە من تەکی دەکەمەوە لەسەر ئەو خاڵە چونکە خاڵی پێگەیشتنی رووسیا و یەکێتی ئەوروپا و ئەمریکا تەنها سامانە سروشتیەک هەیە دەنها بۆ نمونە ئەتوانرا بۆ نمونە سەرجەم و بەرهەمانیتر لە ناوخوا خودی خۆیان پڕیکەنیان پشت بە چەندی وڵاتی تر ببەستن بەڵام بابەتەکە لێرە ئەوەیە کە ئەوان ئەیانەوێت ئەلتەرناتیڤی سامانی سروشتی رووسیا بدۆزنەوە ئەو دەما رووسیا ئەوەندەی تر لە ڕووی دارەوە تووشی داڕەمان و تێکشکانیەکەن هەرچەندە بۆ نەگەر چین پشتیوانێکی بەهێزی رووسیا بەیان ئەو وڵاتانی تریژی کە تەحالفی رووسیان بەڵام کە زیاتر لە 180 بۆ لە 140 غازی سروشتی رووسیا لەلایەن ئەوروپا و ئەمریکاوە بەکارنەهێنرێ ئەو کاتە داڕمانێکی زۆر خەتەر ڕوو لە رووسیا ئەکا هەر بۆیە رووسیا ڕێگری ئەکا لە سەررجەم ئەو وڵاتانەی کە ئەیانەوە بن بە بەدیلی بۆن لە رووسیا وەکو ئاماژەم پێکردە ئەو کۆنتراکتانەی کە لە نێوانی تورکیا و قەتەر و دووبەیەوە هەرێمی کوردستانە خەریکە دێتە ئاراوە بۆ دابینکردنی سامانی سروشتی و بەتایبەتی غاز و دروستکردنی بۆڕی غاز لە هەرێمی کوردستانەوە بەناو چەندین وڵاتە بۆەوەی کە پێداویستیکێتی ئەوروپا بەربگرێتەوە هەر بۆ خۆی لە خۆی ئەمە پێش جەنگی ئۆکرانیا ئەمە بابەتێک بوو بۆەوەی کە رووسیا قەتیستر بکەن لە ڕووی دارایی و ئابوووریەوە بۆیە من بڕوام وایە تەنها دۆزینەوەی سامانی سروشتی و بەتایبەتی غاز و ڕێگای گەیاندنی بە ئەوروپا ئەوە تاکە سزای قورسە کە بەسەر رووسیا جێبەجێکرێەوە رووسیا بۆ ئەوەی کە ئەم سزایی بەسەرا جێبەجێ نەکرێتەوە نەبێت بۆەوەی کە بێ بە کەسی دووەمی دابینکردنی غاز بڕوام وایە ڕوبەڕووی چەندین وڵاتە بێتەوە بۆی ئەو ئەلتەرناتیڤی رووسیا بۆ نەدروست نەکرێەوەی کە لە دادگای فیدراڵیە بینیمان کە من بڕوام وایە بەشێکی پەیوەندی بە رووسیا و ئێرانەوە هەیە کە وای کردووە کە نابێ بۆن بەتایبەتیەوان ئامانجیان دابینکردنیان هەناردەکردنی غازی سروشتی بووە وەجگە لە وڵاتانی تر وەکو قەتەر و دووبەی کە ئەگەری هەیە بۆن ئەگەر ئەوان بە تەواوەتی بیانێ بن بەدیلی سامانی سروشتی رووسیا ڕوبەڕی چەندی کێشە ببنەوە. باشە کاک نەبەر دیارە ئەگەر بێت و جارێکی دیکە یەکێتی ئەوروپا ئەمریکا لە بەرژەوەندی ئابوووریەکانی خۆی جارێک دیکە پەنا بۆ رووسیا بەرێت بۆ دابینکردنی گازی سروشتی هاوکات ئەمەشیان لەبەر چاو نەگرتووە ڕۆژێ لە ڕۆژان ڕەنگە جارێکی دیکە پەیوەندیان لەگەڵ رووسیا تێکچێ بۆیە لە بەدیلی یعنی با بڵین لە هەبوونی رووسیا هەر ئەلتەرناتیڤ و بەدیلیان هەبێت بۆ جێگرەوەی غاز طبعا وەکو ئاماژەم پێکرد ینی مەبەستم لەوەیە جارێکی دیکە وڵاتان یەکێتی ئەوروپا واروەها ئەمریکاش لە بەدیلی ئەوەی کە گازی سروشتی لە رووسیاشەوە هەناردە بکەن و بەدیلی تریشیان هەبێت جگە لە رووسیا لێستا خاڵی سەرەکیان بەس رووسایە بەڵام ئەو کاتە لە پار رووسیا چەند وڵاتێکی دیکەیانە بێت ئێستا ئەوەی کە هەیە وەکو ئاماژم پێکرد ئەمریکا و یەکێتی ئەوروپا ئامانجیانە کە ئەلتەرناتیڤیان بەدیلی بۆ نمونە غازی سروشتی رووسیا بەدەست بێنن کە ئەویش خۆی لە قەتەر و ئیمارات و تورکیاوە بۆ نمونە هەرێمی کوردستانە لێرەیە کاریگەری لەسەر ئابووری رووسیا بەجێ دەهێڵێت بەتەکیدیت ڕوس دارایی رووسیا و ئابووری رووسیا تووشی گەورەترین داڕمانەکە چونکە وەکو ئاماژەم پێکرد بەشێکی زۆری بودجەی رووسیا
پەیوەندیدارە بەو سامانە سروشتی کە هەناردەیەکێتی ئەوروپایەکە لە ڕێگەی بۆ ڕێغازەکانەوە هەروەی کە بۆ نمونە کە ئێستا یەکەم کاردانەوەی ئەڵمانیا وەستاندنی بۆڕی غازی سروشتی بوو لە رووسیاەوە بۆ ئەڵمانیا ئەمەی بۆ رووسیا کێشەیەکی گەورە دروستەکە وەکو ئاماژەم پێکرد تەنها خاڵێک بۆەوەی کە بێتەوەی داڕمانی ئابۆری رووسیا ئەو بابەتی سامانە سروشتیەوە یەکێتی ئەوروپا و ئەمریکا بە تایبەتی جەنگی رووسیا و ئۆکراین بۆ نمونە ڕەنگە پێشببینیەکی زۆر چاوەڕوان نەکراو ببێ بۆ یەکێتی ئەوروپا و ئەمریکا بۆیە بۆ نمونە ئەگەر بیانزانی باە بۆ نمونە ئەمە رووسیا بەو شێوازە سەریعا بۆ نمونە ئامادەی داگیرکردن وڵاتانی هەیە و کاتە زیاتر بۆ نمونە بەتەنگیەوە بوون کە ئەڵتەرناتیڤی رووسیا بەدۆزنەوە چونکە وەکو باسمان لێوە کردیان لە بابەتی غاز و سامانی سروشتی ئەگەر بە ڕوویکێتی ئەوروپادا بەخرەیەکێتی ئەوروپا تووشی کێشێکی گەورەیە بێتەوە خۆ بۆ نمونە بابەتی هەموو پێداویستەکانی کێتی ئەوروپا و بەشێکی وڵاتانی ئەوروپا کە لە چ لە هاتوو چۆ و گەرمکردنەوە و سارکردنەوە و باقی بابەتەکانی تر بێ پەیوەندیدارە بە سیستەمی غازیە وڵاتانەوە و سیستەمی غازی وڵاتانەوە بۆ تەعبیەکردنەوە و پڕکردنەوەشی پەیوەندیدارە بە هەناردەکردنی غازی رووسیاوە خۆگەر بێت و رووسیا ئەمە بوەستێنێ ئەو دەمە وڵاتانە تووشی ژیانوەستانەیەکەن و بۆ نمونە بۆ بێدەنگ بوونیە وڵاتانەش بەرامبەر بەم داگیرکاری رووسیا بەشێکی پەیوەندیدارە بەو خاڵەوە کە زۆری محلەکان ئاماژەی پێەکەن بۆی ئەوەی کە ئێستا بۆ ئەوروپا و ئەمریکا گرنگە ئەلتەرناتیڤ و غازی سروشتی بۆ نە رووسیا بەدەست بخەن و غازی سروشتی بۆ نمونە بۆەوەی کە بەدەستی بخەن بەرامبەر بە رووسیا تەنها لە منتیقەیە ڕۆژهەڵاتی ناوەڕاستایەکە لە وەکو ئاماژەم پێکرد لە قەتەر و تورکیا و دووبەی و هەرێمی کوردستانە خۆی بینێتەوە و رووسیا بۆ ئەوەی کە ئەم سزایی بەسەرانە سەپێنرێتەوە پشت لە غازی رووسیانەکان ئامادەیە تەواوی ڕێکارەکان بگرێتە بەرێکێک لەو ڕێکارانەی کە وەکو باسمان کرد دادگای فیدرالی حکومەتی عێراقی ڕێگری لە هەرێمی کوردستان کردووە کە نابێ غازی سروشتی بفرۆشێ دوو ڕۆژی کە بۆ نمونە ڕێگریەکان لە دووبەیەکەوە لە قەتەرێکەوە لە تورکیاش احتیمالیە کێشە و مەشاکل دروست باشە ئەمە تا چەند ئەم بارودۆخە لە سوودی ئێرانە بێت بۆ پێی ئێستا ئێران بەناڕاستەوە خۆ پشتگیری ئەم بارودۆخە کات و پشتگیری رووسیا کات لە کاتێکدا سزای جیهانی بەسەر ئێرانە سەپێنراوە تا چەند نەتوانێت ئەم لەگەڵ رووسایە دوای ئەمە پەیوەندیەکانی لە ڕووی ئابووریەوە لە بوارە ئابوووریەکانە بەهێزتر بکات و بتوانێت بە هەمان شێوە لە ڕووی ئەتۆمیشەوە طبعا ئەم وەکو وتراوە جەنگ هەمیشە بۆ نمونە پشێوی و ناخۆشی و نائارامەیەنێ بەڵام من بڕوام وایە بۆ عێراق و بۆ ئێرانیش بە تۆرێ لە زۆرەکان ئەم جەنگە ڕەنگە سوودی هەبێ و بۆ نمونە گەر بکرێت و بە عەقڵێتێکی پێشکەوتوانەتر ئیدارەی ئەم جەنگە ببینێ بۆ نمونە ئەگەر ئێمە من بەڕاستی مەبەستمەوە بوو کە هایلێتەکە زیاتر لە هەرێمی کوردستان و عێراق هەبێ چونکە من بڕوام بەوە نییە کە ئێمە ئەوەندە ورد بین کە شارەزای بۆ نمونە کاروباری ئۆکراین و بۆ نمونە رووسیا بین و بتوانین تەحیلات بەوە پێشاتانە بکەین بەڵام من لە ڕوانگە داراییەکەی وە تەنها توانم بۆ نمونە بڵێم سوودی ئەم جەنگە بە جۆرە لە جۆرەکان یان زیانەکانی چونکە ئەم جەنگە بۆ هەرێمی کوردستان و عێراق دوو بەعدوو لایەنیە هەم زیانی هەیە و هەم بۆ نمونە سوودی هەیە یەکێک لەوانەی کە سوودە بەهێزەکانی وەتانێکە نرخی نەوتی بەڕێژێکی بەرچاو بەرز کردوەوە هەرچەندە پۆتین لە مانگی دوانزی ساڵی 2021 ئاماژەی بەوە کرد کە نرخی نەوت ئەگاتە $100 بەڵام لە ئێستادا نرخی نەوت $100 تێپەڕاندووە کەوا بوو بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان ئەمە خاڵێکی زۆر ئەرینی و باشە بۆەوەی کە بتوانن داهاتی خۆیانی بۆ پڕ بکەنەوە کێشە اقتصادیەکانی خۆیانی پێ تێپەڕێنن ئەمە لایەنە سوود و لایەنە ئیجابیەکانی لایەنە سلبیات و خراپەکانی بۆ بە تایبەتی تەنها ئەگەری هەیە لەسەر هەرێمی کوردستان بێت چونکە لەسەر عێراق نایبێت چونکە تەنها هەرێمی کوردستانە بەشێکی زۆری عقدە کۆنتراکتانە نەوتیەکانی و هەرناردەکردنی لەگەڵ کۆمپانیا رووسیەکان بووە کاتێکە ئەو کۆمپانیا تووشی سزابن و دەمە هەرێمی کوردستان تووشی سزایەکی داراییە بێتەوە ئەمە دوو لایەنی باش و لایەنی خراپی بۆ هەرێمی کوردستان و عێراق و بۆ ئێرانیش بە تایبەتی ئێران بیرمانەکە یەکە لە تەحالفەکانی رووسیا لە کاتی ڕاگەیاندنی سزا بەسەر ئێرانەوە رووسیا و چین و کۆمەڵێک وڵاتی تر هاوکار و پشتیوانی ئێران بوون لە ئێستادا کە بۆ نمونە گەربێت و رووسیا ڕوبەڕووی و سزایە بێتەوە بەدڵنیاوێ بۆ نمونە ئێران چەند لایەنێک بۆ ئێران ڕاتە پێشەوە لە ڕوانگەی دارایی و لە ڕوانگەی بەرهەمەوە یەکێک لەوانەیە کە ئێران ناتوانێت بێتەوە وڵاتەی کە بەشێکی زۆری پێداویستیەکانی رووسیا کە لە ڕووی بەرهەمەوە ئەگەرەی بێ ئێران بتوانێت پڕی بکاتەوە چونکەوە وڵاتی ئێرانێکێک لە وڵاتانەی کە پشت بە بەرهەمی ناوخۆ و هەناردەکردنی شەبەستێکەوە بوو ئەمە سوودێکی بۆ ئێرانە بێت کە توانێت هەناردەی بۆ وڵاتی خۆی زیاتر بک بۆ رووسیا و لە ڕێگەی بۆ نمونەوەی کە بەڕێستان ئاماژتان پێی کرد بابەتی ئەتۆم و کۆمەڵێک بابەتی تری سەربازی دیسانەوە بۆ ئێران هەلێک و چانسێکە کە بتوانێت زیاتر لەگەڵ رووسیا بۆ کۆنتراکت و تێگەیشتن بک بۆەوەی کە لایەنی سەربازی خۆی بەهێز بکات و پێداویستەکانی وڵاتی بۆ رووسیاش پڕ بکاتەوە بەڵێ باشە بە هەربێنەوە باسی هەرێمی کوردستان بکەین هەرێمی گوتت کە زۆر باسی هەرێمی کوردستان بکەین بەڵێ
وتت کە هەرێمی کوردستانی تووشی گرفتە بێتەوە بەو پێی کە پێم وابێت ئەگەر هەڵە نەبن لە سادا 60 ڕۆزنەفت لەلایەن رووسیاوە بەڕێوابرێت کە بۆرەکەی لە هەرێمی کوردستان و نەوت هەناردە ئاکات. بۆچی گرنگە هەرێمی کوردستان گرنگی بەم بابەتە بدات؟ چۆن پێویستە هەرێمی کوردستان خۆی ئامادە بکات بۆ هەر ئەگەرەکەیەتە پێشەوە؟ من بڕوام وایە ئەبوایە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی دوای ئەوەی کە ئێستا پەنجاوێکی خاکی خۆی لە دەستیا ئەوایە دراسەیەکی وردی بۆ نمونە بۆ ئەو ڕێئاکشن و ڕەتفعلانی ئەمریکا بکردایە کە نەیبوو لەو سەردەما. بەشێکی زۆری پەیوەندیدارە بە بوعدی اقتصادی و کۆمپانیەکانیەوە کە ئەمریکا وەکو سزایەک بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستان سەپاندیەوەتانێک کە ئەوان کۆنتراکتیان لەگەڵ ڕۆستنەفتی رووسیا کردووە و ئەوانش ئامادەنین بەرگری لە ناوچە دابڕێنراوەکانەوە بۆ نمونە ئەو ناوچانە بکەن کە حکوومەتی عێراقی دەستی بەسەرا کرد بە تایبەتی لە کەرکووک و تاوەکو و ناوچانەی تریش کەوا بوو ئەمە لەو ڕۆژەوە سزاکانی ئەمریکا مەلامحەکە و نیشانەکانی دەرکەوت لەسەر هەرێمی کوردستان. لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان من بەڕاستی تاوەکو ئێستا لە سێکتری سروش سامانی سروشتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمەندەی ئاڵۆزە لی تێناگەی بە جۆر لە جۆرەکان لەم لاوە کۆنتراکتی لەگەڵ ڕۆستنەفتی رووسیا هەیە بەتەنیشتیوە لەولاوە ئاڕات ئامادەیە خەریکی کۆنتراکتی غازیەکە لەگەڵ بۆ نمونە ئەمریکا وێکێتی ئەوروپا دیسانەوە رووسیا لەگەڵ خۆیان تووشی کێشە و مەشاکیلەکانەکە کەوا بوو ئەبێ دیدگا و دنیابینینی سامانە سروشتەکانی هەرێمی کوردستان لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەوە ئەوەندە ڕوون بێکە لە نەتیجا بە قازانج و بە سوودی بۆ نمونە هاوڵاتیان و هاونیشتیمانیانی هەرێمی کوردستانە بشکێتەوە. بۆیە کاتێکە بۆ نمونە ئەم سزایانە ئەگەر بێت و بڕاتە بواری جێبەجێکردنەوە کە ئەگەرێکی چاوەڕوان کراوە لەلایەن ئەمریکا و یەکێتی ئەوروپا بەسەر کۆمپانیا ڕووسیەکانەوە دیسانەوە گەری هەیە کاریگەرە سلبیەکانی دەربکەوێت لەسەر هەرێمی کوردستان و هاونیشتیمانیان بە حکمیەوەی کە ڕۆستنەفت بەشێکی زۆری سامانی سروشتی هەرێمی کوردستان هەناردەیەکەوە مارکێتینی بۆەکە. باشە کاک نەبەر دیار لەم بارودۆخەی ئۆکراین و رووسیا زیاتر چاو لەسەر بەرزبوونەوەی وزەیە جگەل لە وزە ئەو بابەتانی تر کە نرخیان گران دەبێت چین تەواوی ئەو بابەتانی کە رووسیا یان بۆ نمونە یان چین کەوتە حالفانی کە هەیەە کە هەناردەی وڵاتانی تری ئەکەن بە سزاکانی ئەمریکا و ئەوروپا ڕوو لە هەڵکشان و گران بوونەکەن. هەروەکو ئێستا بۆ نمونە طبعاً رووسیا و ئۆکراین بەشێکی زۆری بەرهەمی دانەوێڵی وڵاتانی دنیا دابینەکەن. کاتێککە بۆ نمونە ئەم سزایانە بڕاتە باری جێبەجێکردنەوە ئۆتۆماتیکین ئەو شمەکانەش ڕوو لە گران بوونەکەن. ئەبینی لە ئێستادا لە بەشێکی زۆری وڵاتە ئەوروپیەکان بەرهەمە دانەوێڵەیەکان ڕوو لە گرانبوون و هەڵکشانێکی زۆر کردووە کاوڵەتێنی تووشی کێشە کردو. بۆیە ئەتوانین بڵین سەرجەم و بەرهەمانی کە لەلایەن رووسیا و ئۆکراینەوە بەرهەمێنن و هەناردەی وڵاتان نەکرێن بە بوونی ئەم جەنگە ئەو بەرهەمانەش ڕوو لە هەڵکشان و گرانبوونەکەن. بەڵێ زۆر سپاس بۆ تۆ نەبەرز کەریم پسپۆڕی دارایی و ژمێریاری سپاس بۆ ڕوونکردنەوەکان. سپاس بۆ ئامادەبوونت دووبارە بەخێر بێیت.